بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوکۆکیەکانی پارتی یەکێتی گرفتی بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان دروست کردووە. هەرچەندە لە 5 مانگە وابڕیار بوو هەردوو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان بەیەکەوە ئەنجام بدرێت، بەڵام پێناچێت هەردوو کۆبوونەوەکە لە یەکاتدا ئەنجام بدرێن. میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئازاد جەباری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، هەروە لە هەورێریشەوە ئەیدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی و سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. ناکۆچیەکانی پارتی و یەکێتی گرفتی گەورەی بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان دروست کردووە. وا بڕیارە ڕۆژی دووشەممە پەرلەمانی کوردستان کۆبێتەوە بە پێی بانگەشتی سەرۆکی کاتی پەرلەمان. کارنامەی دانیشتنەکە هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان لەخۆ دەگرێت کە پێک دێن لە سەرۆکی پەرلەمان، جێگیری یەکەم و دووەمی سەرۆکی پەرلەمان. بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان بە دەنگدانی نهێنی دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی 21 کورسیە بەشداریکردنی لە دانیشتنەکە بەستۆتەوە بە گرنگی نووسراوی پارتی بۆ دانانی پارێزگاری کەرکووک. پارتیش داوا دەکات دانانی پارێزگار دووە بخرێت بۆ دوای پێکهێنانی حکوومەتی هەرێم. پێشتریش چەندین بەرپرسی باڵای یەکێتی باسییان لەوە کردووە کۆبوونەوەی پەرلەمان بەبێ یەکێتی مەترسیدارە و دابەشکردنی هەرێمە بۆ دوو ئیدارەیی. گرفتێکی دیکەی بەردەم کۆبوونەوەکە دیاری نەکردنی کاندیدی سەرۆکی پەرلەمانە لەلایەن یەکێتی کە وا بڕیارە لەم خولە سەرۆکی پەرلەمان وەربگرێت. هەریەک لە ڕێوازفایق و بێگەر تاڵەبانی چانسی وەرگرتنی پۆستەکەیان هەیە، بەڵام تاوەکو ئێستا پۆستەکە لە نێوانیان یەکلا نەکراوەتەوە. پارتی دیموکراتی کوردستان جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان وەردەگرێت، بۆ ئەو مەبەستەش هێمن هەورامی کاندید کردووە. هەرچی پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە با پێکهاتەی تورکمان دەدرێت. لە ناو پەرلەمانی کوردستانیش 4 لیستی تورکمانی هەیە: بەرەی تورکمانی، لیستی هەولێری تورکمانی، پارتی گەشەپێدانی تورکمانی، چاکسازی تورکمانی، لیستی میلەت. بەڵام تاوەکو ئێستا لە ناوخۆیاندا نەگەیشتونەتە ڕێکەوتن کامیان پۆستەکە وەردەگرێت. لەلایەکی ترەوە ئەگەری بەهێزەوەیە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕۆژی دووشەممە لە هەولێر ئەنجام نەدرێت. با پێی کارنامەی ئەنجومەنی پارێزگا لە دانیشتنەکەدا تاوتوی دۆخی ئەمنی و ئیداری کەرکووک دەکرێت و دانانی پارێزگار لە کارنامەکەدا نییە. بۆیە چاوەڕوان دەکرێت ئەندامانی یەکێتی لە لیستی برایەتی بەشداری کۆبوونەوەکە نەکەن. ئەمە جگە لەوەی عەرەب و تورکمانەکان کە خاوەنی 15 کورسین بڕیاریاندا و بەشداری کۆبوونەوەی ئەنجومەن لە دەرەوەی شاری کەرکووک نەکەن. ناکۆچیەکانی پارتی و یەکێتی لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا لە کاتێکدایە ماوەی نزیکەی 4 مانگە پەرلەمانی کوردستان بەهۆی نەبوونی دەستەی سەرۆکاتی لە کارکەوتووە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ماوەی ساڵێک و 4 مانگە کارەکانی وەستاوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان کەک ئازاد بەخێر بن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. قسە لەسەرەوە بکەین سپەی دووشەممە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت؟ نەخێر ناکرێت. ئەوەی ئێمە بزانین ناکرێت. لە دوایەوە کەرکووک بەڕاستی تایسە بەشێکە لە عێراق و کۆبوونەوە لە کەرکووکە کرێت، لە قاعەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کرێت، لە پێناو خزمەتکردنی کەرکووکە و بەشداری هەموو لایەنەکان. ئێمە غەڵەتەکان دووبارە ئەکەینەوە. کاتێک کە کاک عەبدوڕەحمان مستەفا دانرایان دکتۆر نەجمەدین دوای ئەویش ئێمە پرسمان پێیان نەکرد، بایکۆتی ئەنجومەنیان کرد، تاوەکو کۆمەریکیەکان هاتن هەشتیان کردەوە و اینجا کەش غەسپیان کرد لە سەرمان کە پلەی نایب مەحافز بدرێتە عەرەب و ئەنجومەنی پارێزگا بدرێتە تورکمان و ڕێکیان خستەوە. ئستحقاقی ئینتخابی نەبوو، بەڵام تەوافقی بوو، هەر باش بوو وەزعەکان. ئێمە ئەبێ ئەوە بزانن کورد کەوا
کۆبوونەوە لە کەرکووک ئەکرێت و لە هەولێر ناکرێت ئەوێ باش بزان کاتێوان کە نەتوانن بێنەوە بۆ کەرکووک ئەو ماوەیە لە 16 ئۆکتۆبرەوە ئێمە لەوێ ماینەتەوە ئەوەی ئەوان کردوانە ئێمە زیاترمان کردووە ئاڵە هەڵگردن هەموو کورد بەشدار بۆتیە لە ئەنجومەنی پارێزگا و لە هەموو کەرکووکە و بۆ ڕفراندۆم هەمومان بەشدار بووینە تەنانەت ئومە متحیدە کۆمەڵێ سەردانێکمانی کرد سێمانی پێش سەباسیەوەی کردکەوە ئێوە بەشداری کردووەکەوە لە ڕفراندۆمەکە کەرکووک نابایە بکرایە شوێنەکان تر ئاوە یانکۆڤیچ بوو وتم ئێمە بەشدار بووینە ئێستاشی پێوە ئەگەر جارێتتر ڕفراندۆم بکرێتەوە ئێمە هەر بەشدارە بین ئەو با باش بدەن بە حەق خۆمەن دوای گەڕایوتی نا من قسم بۆ نەبووە مافی ڕای خۆتانەوە ئەوەیە بقەزمەوە بە کێشەکان کەرکووک دروست بووە لەو بەسانە لەبەرەوە ئێمە ئەوە بە حەقێکی شەرعی کورد دەزانین کە هەڵمەت بەرێ بۆ هەموو پەنابەرێ بۆ هەموو شتێکەوە لە پێناو ئازادی میلەتەکەمانە بەڵام کات و ساتی ویستووە بەڵام باجێکی قورسماندا گەڕاینەوە بۆ خاڵی یەکەم ڕەبعی یەکەمی پێڵێن ئێمە لەوە دەستمان پێکردەوە بەڵام کەرکووکمانیش بە چۆڵ بکردایە دڵنیا بە وەکو چۆن قازی وتی من خۆمەکەمە قوربان ئاڵواڵی خەڵکی مەهاباد ئێمە بەڕاستی ئەبواە بمان وتە ئەم ڕانە بەو ڕۆنە جارێتتر نەمانەتوانی بچینەوە کەرکووک بەڵام چاو قایمی خۆمان و پێڕاگردن و هەرەشە و گوڕەشە و بەدانمان بە مەحکەمە و ناردنمان و ڕۆژێک نەزاهە و ڕۆژێک شتێکی تر بەڵام کۆڵیشمان نەدا اینجا کاکە ئێمە ئەبێ ڕچاوی ئەوە بکرێت تورکمان و عەرەب لە کەرکووکە هەیە ئەبێ داوای دانیشتن بکرێ ئەنجومەن خۆی سەرپش بکەن چی ئەکەن داوا بکەن ئەوە برادرانمان دێنەوە ڕۆژێک تەرخان کە هەردوو هەمووتان دانیشن ڕۆژێک تەرخانکەن و سەرکردایەتی مەکتەبی سیاسی هەموو کوردیش باتایە وەکو چۆن دکتۆر نەژمەدینیان دانابم هەموو لایەنەکان هاتن ئەبە و شێوەیە ئێمە بۆ کاراکردنەوە لە کەرکووکە هەمویان باتان کەس ڕێگریشان لێنە باش بەس ئەوە تاو یەکلا بۆتەوە کەسپەی ئێوە بەشداری کۆبوونەوەی ناکەن لە هەولێر بەناوی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاکی برا ئێمە هەموو لایەنێک سەرکردەکەی ئەو بەرنامەیە ئەزانێ و دایەنێ ئێمە پێمان نەوتراوە ئامادە بن ئامادە بن ئەمە یەک دوو ئێمە خۆشمان بەوە ڕاستی نازانین لە کەرکووکان نەکرێ ئێمە ئامادە بین غەڵەتێکی گەورەیە پێشتمە لە پێش قسەکاوتم دووبارە بوونەوەی غەڵەتەکانی کۆنە دووباراکرێتەوە ئێمە ئەبێ ساڕێژی کۆمەلە شت بکەین ئەبێ باجی غەڵەتەکانی پێشومان بکەین ئێمە وەکو هەرێمی کوردستان نەمازانیە سەلاحەتێکمان وەکو هەرێمی کوردستان بەرامبەر بە کەرکووک و شوێنەکە ناکۆکان نەمازانیە سەلاحەتیان خۆیان نێزانی تا چی حەدی سەلاحەتیان هەیە ئایا توانن نەوت بفرۆشن و پارەکەی بۆ خۆیان بێ ئایا تەبایی و ڕێکخستنی خۆیان لەگەڵ حکوومەتی ناوەدا کردووە ئێستا کە هەر بە هەمان شێوە ڕاستن وەرن بۆ هەولێر کۆبوونەوە کرێت کەبوونەوە لەسەر چی پێم ئەنجومەنی پارێزگای کەرکووک چی پێوێت تا حەسم نەکرێ بۆ کۆبوونەوە بەڵێ ئێمە پێوان خۆشە کورد دڵخۆشکەن میلەتەکە دڵخۆش بێن پێک بێن ئێمەش بچی پیرۆزبایان لێ بکەین و دانیشن لەلایەن و وڵاتی لە قاعی بە بەرلەمانە قسەی خۆشمانەکەی بەڵە سوپاس دەکەم دواتەگەڕێم بۆ لای بەڕێز کاگازات ئەگەر بچینە هەولێر لای کاگایدین زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا لەبەر لەوەی کە قسە لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمان بکەین دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم بە حکومەوەی کە بەڕێز زەندانی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی و ئەندامتان هەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێوە سپەی بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناکەن ئەگەر لە هەولێر ئەنجام درێت وە لە پیشەکی زۆر سوپاسی بەڕێزتان هەروە بۆ کاناڵی پەیامیش ئەەکەم هەروە بۆ میوانە بەڕێزەکەشت ئەەکەم کە ئێمە وەکو پێکاتی تورکمان وەکو بەرەی تورکمانیش کە لە هەرێم بێ و یا لە کەرکووک و لە ئاستی عراقیش بێ کە ئێمە دایمە لەگەڵەدان کە ئەو پرسانە دەبێت بە ڕێگای ڕاوێژ و ئیستیشارە چارەسەر بکرێتن لە ئێستا دەکە من وا بینیم کە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ پەیوەندی بە کۆبنەوەی پەرلەمانی
کوردستان نییە ئەمە یەک دووش کە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکوک دەبێت لەناو کەرکوک لە مەرگەزی کەرکوکدا بێتن ئەمە گرنگە لێرەدا ئێمە باش ئەزانین کە لە کەرکوک ئێستا کە لە نێوان پێکاتەکان و بە تایبەتیش لە نێوان لایەنە سیاسیەکان یعنی لە ناو پارێزگای کەرکوک ئەمە نزیکەی ساڵ و نیوە کە 2 ساڵە کۆبنەوە نەکرا کە سەرۆکی ئەنجومەن لە ناو کەرکوک نییە کەرکوک بە پارێزگای کەرکوک بە وەکالەت ئیدارە ئەکرێ دەبێت لایەنە سیاسیەکان چونکە لە نەتیجەدا لایەنە سیاسیەکان بڕیار ئەدەن ئیتیفاق ئەکەن پێویستە ئەکاتن هەموو لایەنە سیاسیەکان بە پارتی و یەکێتی و جەبهەی تورکمانی و لایەنی سیاسی عەرەبی و برادرانی مەسیحی و ئەو لایەنە کە پەیوەندیدارن لە ناو ئەنجومەنی پارێزگای دەبێت ئیتیفاق بکەن دەبێت بە ئیستیشارە بکرێت و کە سیاسەتی ئەگەر هاتو سیاسەتی ئەمڕواقع سەرکەوتوو نابێتن کە ئەگەر هاتو مەسەلەن ئەم کۆبنەوەی لە دەرەوەی شاری کەرکوک بکرێتن لەوانەیە مەسەلەکان زیاتر عەرقەڵەکەت لێستادا پێویستە کە لایەنەکان و ئیستیشارە بەیەک بکەن چونکە مەنتیقی نییە ئەمە نزیکەی ساڵ نیوە کە ئەنجومەنی پارێزگای کەرکوک کۆبنەوە نەکردووە و پارێزگار محافظ لە کەرکوک بە وەکالەتە ئەنجومەنی پارێزگای کۆبنەوەی نەکردووە ئەمانە دەبێت لایەنە سیاسیەکان و پێکاتەکان ئیتفاق بکەن لەسەوەی خەڵکی کەرکوک پێویستیان پێ بۆ کۆبنەوە بۆ ئەوەی دیفاع لە مافەکانی هاوڵاتیانی کەرکوک بکەن بەڵێ وەکو تورکمانەکان بەشداری هیچ کۆبنەوەیەک ناکەن کە لە دەرەوەی شاری کەرکوک بێ پێتان وایە نایاساییە اینجا لە مەسەلەی ئەنجومەنی کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای ڕاوژێک بە پێکاتی تورکمان کراوە لە ئێستادا ئێمە برادران ئێمە لە جەبهەی تورکمانیش کە لە کوتلەی تورکمانیش لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکوک کە تاکیدیان کردووە هەر کۆبنەوەی کە لە دەرەوەی کەرکوک بێت و ئێمە بەشدار نابین یعنی ئەمە بڕیاریان داوە کە بەشدار نابن لەم کۆبنەوە لەبەرەوەی کە لە پەرە و لە نیزام داخلی و لە پەرە و ناوخۆی ئەنجومەنی پارێزگای ریشت کە هیچ مادەیەک بڕگەیەک تحدید نەکراوە ئەم کۆبنەوە لە دەرەوە بکرێتن کە لە ئێستا دەکە دیارە ئیسراعی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە دەبێت کۆبنەوەکان زیاتر لەناو شاری کەرکوک بێت و لە ناو ئەنجومەنی پارێزگاش بێت و کە لە نەتیجەدا تو کۆبنەوەکە تایبەت دەبێت بە کەرکوک و تایبەت دەبێت بە ئاسایکردنەوەی ئەنجومەنەکە تایبەت دەبێت بە ئاسایکردنەوەی پەیوەندیەکان نێوان پێکاتەکان و لایەنە سیاسیەکان یعنی لە دەرەوەی کەرکوک پێکاتەی تورکمان بەشدار نابێت لەم کۆبنەوە کە لە دەرەوەی کەرکوک بکرێت بەڵێ بەس ئێستای جو توێژێک لەگەڵ ئێوە هەیە لەسەر و پرسەوە اینجا ئێوە مەسەلەی پارێزگاری کەرکوک بە مافی کێ دەزانن کێ بێت کێ پارێزگاری کەرکوک وەربگرێ وەکو تورکمانەکان یعنی لەو مەرحەلەیەدا ئیتفاقکردنی وایە ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان و پێکاتەکان گرنگە ئێمە ئەوەندە باسی ئەو پۆستانە کرا کە پارێزگار وایە محافظ بدرێت ئەم لایەنە و ئەم پێکاتانە هەموو وایە سەرۆکی ئەنجومەن وایە پۆستەکانێتی ڕاستە کەرکوک مەسەلەیەکی حساسە مەسەلەیەکی گرنگە دەبێت پۆستەکان بە شێوەیەکی عادلانە و دابش بکرێت لە نێوان پێکاتەکان سێ پێکاتەی ئەساسی هەیە کە ئەمانە گرنگن لە ناو شاری کەرکوک تایبەتمەندی خۆیە دەبێت بە شێوەیەکی هەستیار و حساس تەعامل لەگەڵ کەرکوکدا بکرێت و نەکەوتە ژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسی و هیچ پێکاتەکە دەبێت بە شێوەیەکی عادلانە پۆستەکانیش دابش بکرێت و یعنی ئەو نەتەوانە کە لە کەرکوک هەیە هەرێکیان بە مافی خۆیان دەزانن کە کەرکوک پارێزگای کەرکوک بدرێتە ئەم نەتەوانە بەڵام لە نەتیجەدا دەبێت خزمەتکردنی شاری کەرکوک گرنگە خزمەتکردنی بە هاوڵاتیانی کەرکوک گرنگە
یعنی ئەمە گرنگە بۆ پارێزگاری کەرکووک و بۆ ئەنجومەنی پارێزگای بۆ خەڵکی ناو شارەکەش یانە لە ئێستادا خەڵکی ئەم شارە چ تاوانیان هەیە چ گوناحیان هەیە کە محافظ بە وەکالەتە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەتە و کۆبنەوە ناکرێتن ئەمانە ڕۆژانە خەڵک پێویستی بە پشتیوانی ئەم دەستگایانە هەیە کە دەبێت ئەمەش بە شێوەیەکی تەوازن بە شێوەیەکی عادلانە بە یەکسانی دابەش بکرێتن پۆستەکان لەنێوان لایەنەکان و لەنێوان نەتەوەکاندا. باڵێ بەس ئێوە وەکو تورکمانەکان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە مافی خۆتان دەزانن؟ یعنی ئەمە لە ڕابردوو کاوا ئیتفاق کراوە کە ئەم پرۆژەیەش کە دیار بوو کە لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا کە سەردانی بەڕێز مامزەلا خوافی کە خۆی لێژ بکە کە سەردانی کەرکووک کردبوو ئەو کات کۆبنەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان دیار بۆ ئەو کە پشتیوانی لەو ئیتفاقی کرد کە لە نێوان جەبهەی تورکمانی و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لە ئەنجومەنی پارێزگای دیارە پارێزگار بۆ کوردەکانەوە بۆ نەتەوەی کورد کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بۆ تورکمان و بۆ نەتەوەی تورکمان لە ناویشاندا بۆ جەبهەی تورکمانی ئەم ئیتفاقە کە لە ڕابردوو دەکرا دیارەوە ئەمە دواتر ئەم ئیتفاقە نازام گەیشتە چ مەرحەلەیە بەڵام ئێستا ڕەوشەکە گۆڕاوە و سیاست لە کەرکووک گۆڕاوە دیسان دووبارە دەبێت کە لە کەرکووک تەوافقە بێت و ڕێکەوتن هەبێت و تەوزیعی پۆستەکانیش بە شێوەیەکی عادلانە بێت. بەڵێ سوپاس دەکەم دواتە گرێم وڵای بەڕێزت کاک ئازاد سەبارەت بە شوێنی کۆبوونەوەکە ینی بۆچی مەسەلەن پارتی لەگەڵەوەدای کۆبنەوەکە لە هەولێر بکرێ ئایا بارودۆخەکە لەبار نییە بۆچی لەگەڵەوەدان لە کەرکووک بکرێت نی شوێنێک نییە کاردوورە لە سیر ڕێبکەون بۆی ئەنجومەنیش کارا بکرێتەوە؟ وەڵام خۆ من لەگەڵیشانە قسەم کردو برادرانی ئەوانش هەندێک لە برادران نازان بۆچی هەولێر کۆبنەوەی لەسەر بکرێت چکی پەیوەندی نییە بە کەرکووکەوە ئەو مەوزوع پەیوەندی نییە بە مەوزوع ئەوە بۆچی ئەنجومەن ڕەبت کرا بە بەرلەمانی کوردستانەوە بۆچی هاوین بێت تەری بێ ئەوان داواکاری چێتی نیشتیمانی بوو کە لامان کاتدا کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا بەرەوە بچێت و پەرلەمانیش و پارێزگارێک لابێتەوە نیشتیمانی پاکێجێک هەر سێ سەرۆکایەتەکە ئەنجام بدرێ چارەسەری کەرکووک و محافز دەستنیشان بکرێ و بەرلەمانیش هەمان ڕۆژ ئیشوکارەکانی تەدارک بکرێ و ئیعلان بکرێت نەکۆوەی ئێمە بەبێەوەی هیچ ئیش کرابێ بۆ کەرکووک و بچین دانشین باسی چی بکەین بەرنامەکە چییە باسی ئەڵێ باسی وەزعی ئەمنیەکەین تۆ لە هەولێر و باسی ئێمە ناو خۆمان ناو کەرکووکە باسی وەزعی ئەمنی خۆمانەکەین کە ئێوە بێنەوە لێ بن و بڕیار بەدەست بین لە هەولێرەوە باسی کەرکووک چیەکەی باش بەسیس پرسێکتان پێنێکرا لە دانانی کارنامەی ئەنجومەن کە دەڵێت تاوتوی بارودۆخی ئیداری و ئەمنی دەکرێت پرسێک بەندامانی ئەنجومەن نەکرا هاتووە وەرەقەیە کەسی وەرەقی وەرنەکرد بۆ ئاگداری جەناب ینی چۆن کە زۆری نەگرت نا هیچ کەسێک لە زۆرینەی ئەندامەکان وەریان نەکرد چی ئێمە وەکو لیستی برایەتی و لە کەرکووکین وەکو برایانی تورکمان و عەرەبیش هیچ کەس یارێک لایەنێک بەیاننامەیەکی دەرکرد کەوا ئێمە ئامادە نیمان و ئێمە لەبیرت نەچێ ئێمە بڕیارێکمان هەیە 24 ئەندام دەنگمان داوە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگار بۆ بڕیار و بۆ ڕاستپاردە و بۆ هەموو کۆبوونەوەکان لەرێ لە هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگار پێ ئەگینا هەر کۆبوونەوەی لە دەرەوەی ئەو ئیتارە بکرێت لە دەروی سنووری کەرکووک ناشەرعیە دەنگمان داوە ئەوە شتێکی کۆتاییە ینی ئەی باشە تو بزانی ئەوەش هەیە و اینجا کەشبڕێ بێن بۆ هەولێر ئەمە نەگونجاوە ئێمە بەڕاستی ئێمە ئەبێ وەکو کاک ئایدن باسی کرد ئێمە ئەبێ احتفاز بەو ئینەوە بکەین کە لەسەری پێکاتینە کۆمەڵەیەک پێکات بووە لە وەختی مەرحوم جەنابی مامجەلال و دوایەوەش ئەم دوایێشە ئێمە بە تەوافقی کردومانە وەکو باسم بۆت کرد کەرکووک ئیسە تەوافقیە ئەگەر استحقاقی انتخابی بێ کورد زۆرینەیە لە هەموو کاتێکە بەڵام خۆ نابێمە تاکڕوانە ئیشکەینەوە بێ دانشین بە یەکەوە چارەسەری کێشەکان بکرێ و ئەبێ من پێم وایە ئەگەر کوچی بەغداد
وەچی لایەنی تر ڕێگەر کەرکووکەکان ڕێکەکەوین لەسەر کۆمەڵی خاڵ کە لە خزمەتی قۆناغەکان لێ ناگەڕێوەرەکەون لێ ناگەڕن دەستێوەردانی بە بەغدا بە هەموو شێوەیەک لە کەرکووکە هەیە بەڵام ڕەنگە ئێستا بڵێن ئەوە ناکۆکی پارتی ویکێتی ئێستا ئەنجومەنەکەی پەیوەندێکی بە بەغدادەوە بەغدادش بە هەمان شێوە دەستێوەردانەکان لە هەموو گەورە وچکەکانە لەبیر نەچێت داڕشتنی سیاسەتی ئێستا کە محافز جێبەجێەکە سیاسەتی بەغایە محافزی کەرکوو جێبەجێەکە ناردنی فۆرمی بایعی لە کەرکووکە و لە شارەکان ترۆ بۆ کەرکووک هێنانی ماڵ دوێنەکە بڕیارێکیان داوە کە ئەو ماڵانەی کەوا نەڕۆیشتنەتەوە بێنێ کەرکووک بۆ ماوەی سێمانگێک و لەوێ چی ئەوانەیە نەدرێتێ لە کەمپەکان لە ناو کەرکووکا بێنێتێ بزا چ کێشەیەکی گەورەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە کە کێشە بۆ کەرکووک دروستەکە لە ڕووی هینیشەوە سیاسیشەوە کە ئەمانە ڕەنگە نەشتەجێ بکرێن و بیکەن ئەمر واقع و لە کەرکووکە تاسیرات و زەخت و فشار تەنها بۆ تورکمان و کوردە لە کەرکووکە ئەمە دەستێوەردانی بەغدانیە ئایا محافز دەتوانێت بەبێ پرسی بەغدام شتانە بکرێن ناتوانێت بە هیچ شێوەیە باشە بەس سەبارەت بە ئەندامانی پارتی ئێستەوە مەسەرەن کۆمەڵێک ئەندامن لە کەرکووک داوام دەکەن مەسەرەن ئەوان بازەوە دەکەم شارە داگیر کراوە دۆخی ئەمنی لەبار نییە و سەرۆکی ئەنجومەنیش بازەوە دەکە کە دۆخی ئەمنی لەبار نییە ئەگەر دەگەڕێنەوە دۆخکە لەبار نییە بۆ وان بگەڕێنەوە بۆ لەبار نییە لە ڕووی ئەمنی لە پێشا پێتم وت ئەوەی ئەوان کردیان ئێمە زیاترمان کردووە لە هەڵکردنی ئاڵاوە لە ڕیفراندۆمەوە لە حملەی انتخابیەوە مەبەست ئەندامانی ئەنجومەن کە ئێستا لە هەولێر دانیشن مەبەست دەوانە بەڵێ چیان کردووە ینی چی کامیان نەزاهەبانی کردووە چامە لەوێ دانیشتونە ئەی باشە بۆچی بۆ ڕاتبوو بۆ مخصصات و بۆ هەموو شتێک هیچ کێشەیەکیان لەسەر نییە ئەگەرەوە ئێستا ئەندامی ئەنجومەن هەیە لە کوردستان دانیشی بەس بۆ موچەکەی دەگەڕێتەوە کەرکووک نایەتەوە نەخێر ئێمە بۆیانێن لە خزمەتیانەوێن بە زەرفەکە جوان پارەکەی تێکەین نەسرەی سیارەکانیان هەتا کارتی مۆبایلەکانیان هەتا ئینی ئەتەرنێتەکانیشیان ئەگاتە هەولێر بە ئامانەتەوە هەر هەموو برادرانمان پارە وەرەگرن لە پارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەرەگرن و هیچ کێشەیەک نییە لەسەرەوە ئەگەرەوان متەهەم بوایەن ئایا ڕێگایان نەدا پیانۆ پارە بڕوا بۆیان نەخێر باشە تۆ زمانەتیان دەکەی ئەگەر بگەڕێنەوە بۆ نمونەوە ئەندامێکیان جویا خۆکو یەکێتی نیشتیمانی زمانەتی ئەوانە دەکەن پارێزراو بن بۆ نمونە سەرۆکی ئەنجومەن لەم بەرنامەی ئێمە میوان بوو باسی لەو کرد کە ئەو ماڵی داگیر کراوەی زمانەتێک نییە بۆ پاراستنی سەروەت و ماڵ بۆ نمونە ماڵەکەی گیانی من ناڵێ ماڵیان داگیر نەکراوە ئەو وەختە هاتن ماڵی یەکێتیش و ماڵی پارتیش و ئەوەی چۆر وایە خەڵکەکە ڕای کردبوو بۆ بەسخەری پارتی ڕای نەکرد لە یەکەم ڕۆژە خەڵکی ترش ڕای کرد و گەڕانەوە بەڵام مەوزوع ئەوەی وتتێوە کەوار ئێمە وەفدێکمان ڕۆیشت بۆ لایەن ئێمە لەگەڵ برادرانمان لەگەڵ مەعەنسەعەدی وتی بارەگەکان ئەگەر ئێمە موافقەتمان وەرگرت بێنەوە ئێوە بارەگەکانیان چۆڵەکە وتیان ئێمە لە خزمەتیانین بارەگاکانیان چۆڵەکەین حەج کاتێ ئەوان ویستیان بێنەوە ئێمە ئامادەن کە مەسئولی مەسئولی یەکەمی وەکو حاکمی عسکەری شاری کەرکووک وتێر کاتێک پارتی کاتێ بێنەوە بارەگای مەکتەبی سیاسی و لقیش چۆڵەکەین بۆیان سێ چوار جێگایان وت ئەمنیەکانیان نەوت دەستگامنی بەڵام ئەوانەی کەوا کاری سیاسی و ڕێقستنی تا ئەنجامەدەن لە هەر جێگایەک بێ ئێمە ئامادەین وەفدێکمان چوو من کاک شێخ ئەحمەد مامۆستا ئیبراهیم یەکگرتووی ئیسلامی لە کاک ئاوات ئەم کۆمەڵا ئەو دوانیان لەوێ بوون ئێمەش ڕۆیشتین دانیشتین لەگەڵیانە بە تێرتەسەر قسەمان لەگەڵیانە کرد بەڵێنیانیشدا دوایەوە لیان نەگەڕان یعنی ئێستا پارتی لە ئەندامەکانی ناگەڕێوەگەرنا ئەندامەکانی نەتوانێت خۆشە بگەڕێنەوە وەڵایە حەزەکەن هەر هەمویان بگەڕێنەوە لەبەرەوان ئەوان سوێنی یاسایی خواردووە خزمەتی کەرکووک بکەن خزمەتی شارەکەیان بکەن بە ئامانەتەوە لەوێ دانیشتونە چی ئەتوانین چی ینی بێزاریش بوونە ئەوە لە لێوە بوونە بەڵێ بەس تۆ قسەتان لەگەڵ کردم کەوان پێیان خۆشەوە کوەندامێ جۆم بگەڕێنەوە بەس حیزبەکەیان ڕێگەیان نەدات ئەوان ئەگەر ڕێگریان لێ نەکەنەوەن دێنەوە ئەگەر عازێ بڵێن حتا سەرپشکیانش بکەن من پێم وایە هاتنەوە ئەوە
ساڵ و نیوەکە دەوری خۆیان نابینن لە خزمەتکردنە لەگەڵ ئێمەشان ئێمە ئەگەرک و 22 کەس بین باشە یان ئاوا 5-6 کەسێ بین ئەمە کەکاکە بێ قوربانی بدەیت ئەگەر بتەوێت شتێ بکەیت لە پێناو شارەکە تا بێ قوربانی بدەیت بە هەموو مانای کەریمە و بگەڕێنەوە سەر ئەوە و نەیشمان نەتوانی تاکڕەوانە مەحافزی کەرکووک کۆمەڵێ بڕیار و شت بدا ئێمە بڕیارەکانمان فەسخە کردەوە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەمانێشت ئەو بڕیارەی کەوا لە قانجازی کورد نییە لە قانجازی خەڵکی کەرکووک نییە ئەنجام بدەین. سپاس دەکەم دواتر گەرم وڵای بەڕێز لەسەر زەورەتی دانانی پارێزگەر چییە و چ سوودێکی دەوێت قسە دەکەین. کاگایدنەکە بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بە کۆبوونەوەکەی سپەی پەرلەمانی کوردستان ئەگەرەکان بەو شێوەن کە کۆبوونەوەکە ئەنجام بدرێت یاخود ئەگەری دواخستنی کۆبوونەوەکەش لە ئارادایەوە بە دیاریکراوی بەرنامەی کاری کۆبوونەوەکە چییە؟ بەڵێ کە دیارە بەیانی هەژدەیمان کۆبنەوەی دانیشتنی پەرلەمانی کوردستانە کە ئەمە دانیشتنی دووەمە بەردەوامی دانیشتنی یەکەمەکە لە 6/11/2018 کرا ئەمە بەردەوامی دانیشتنی یەکەمە کە بەیانی کۆبنەوە و دانیشتنی پەرلەمان ئەکرێت و لەم دانیشتنشدا کە زیاتر هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەکرێتن کە دیارە ئێمە لە نزیکە ئێمە 4 مانگە هەڵبژاردن لە 30 ئایلولی ساڵی ڕابرد 2018 با دواتر 6/11 کە کۆبنەوەی یەکەم کۆبنەوەی پەرلەمان بوو. لە ئێستادا گرنگە کە هەموو لایەنە سیاسەکان و فراکسیۆنەکانی نێو پەرلەمان بەشدار بن لەم کۆبنەوەیە. دیارە ئێستا کە کۆبنەوەکان سەرتر بووە بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی کە ئەم دوو حزبە ئەساسینە و گرنگن فاکتەری گرنگن لە پرۆسەی سیاسی لە هەرێمدا بەبێ یەکتری ناتوانرێت کە تشکیلی کابینەی نوێ بکرێت چکە هەردوو لایەن پێگەی سیاسی و خاوەن دەسەڵاتین لە هەرێمدا و واقعی سیاسی هەرێم وایە کە لە ئێستادا دیارە مەسەلەکان کە تا کوێستان نەگەیشتە ئەنجامێکی نیهایی کۆتا لە نێوان ئەم دوو لایەنە کە من وا بینیم کە لە درەوەی ئەم دوو لایەنە سیاسیە لە درەوەی ئەم بەتایبەتی لە درەوەی پارتی و یەکێتی هەر لایەنێکە لەناو پەرلەمانی کوردستان 30-40 کورسی شەبێ کاریگەری وەکو ئەم دوو لایەنە نابێت. ئەم دوو لایەنە کاریگەری زیاتریان هەیە تاسیراتی زیارەتیان لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوە پێویست دەکات ئەم دوو لایەنە ئیتفاق بکەن دەبێت برادرانی پارتی کە لەگەر یەکەتی ئیتفاق بکات و دەبێت برادرانی یەکەتیش لەگەر پارتی ئیتفاقکەن بۆ بگەنە نەتیجەک کە بەیانی بەشدار بن یعنی بەبێ یەکەتی ئەگەر هاتو ئەم کۆبنەوە کرا ئەم دانیشتنەکرا کە یەکەتی وایە فراکسیۆنی یەکێتی بەشدار نەبوو ئەوانە لەوانەیە ئەو پرسانێک کە ئێستا هەیە کە لە نێوان یەکێتی و پارتی چارەسەر نەکراوە لەوانە زیاتر ئالۆستر بێتن لەبەرەوەی پێویستە کە ڕەوشی سیاسی لە ئێستادا گرنگە ئیستقراری پەرلەمان گرنە کە گەر هاتو ئیستقراری پەرلەمان هەبوو 100% کاریگەری باش دەبێت لەسەر ئیستقراری سیاسی لە هەرێمی کوردستاندا لەبەرەوە پێویستە من وا بینم کە ئێمە متەفاعلین بەیانی کۆبوونەوە دانیشتن ئەکرێت و متەفاعلین کە لەو کات و ساتەشدا لەوانەیە ئیتفاقی پارتی و یەکەتیش بکرێت و برادرانی یەکەتیش کە بەیانی بەشدار ئەبن لە دانیشتنی پەرلەماندا ئەگەر هاتو ئیتفاق نەکرا ئەگەر هاتو ئیتفاق نەکرا برادرانی یەکێتی وایە یەکێتی فراکسیۆنی یەکێتی بەشدار نەبوو ئەم دانیشتە نەکرێت باشترە وتم ئەگەر بکرێتن لەوانەیە ئەزمەی تر دروست دەکرێتن لەوانەیە کاریگەری ڕاستەخۆ بۆ کاریگەری خراپش ئەبێت و لەسەر داهاتووی ڕەوشی سیاسی هەرێم بانی کە تا کوێستا ئەم کۆبنەوەیە ئەکرێت و هەموو لایەنەکان بەشدارە یعنی کە بەشدار دەبن لەم کۆبنەوەیە تا کوێستا برادرانی یەکێتی و یا فراکسیۆنی یەکێتی تا کوێستا یەک لای نەبووتەوە ئەیش کە چاوەڕێی و ئێتزاری تەوافقی و یەکێتی دەکا و برادرانی پارتیەکە تا کوێستا بەم شکلەیە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە قسە لەسەرەوە دەکەین کە بازەوە دەکەی جێگیری دووەم لە پەرلەمانی کوردستان بۆ تورکمان ئایا دەدرێت بە ئێوە یاخود بەلایەنێکی تر دواتر دەگەڕێم وڵای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک ئایدن پێشتر پرسیارێکم لێ کردی سەبارەت بە جێگیری سەرۆکی دووەمی پەرلەمانی کوردستان کە پێشتر پێی دەوترا سکرتێری پەرلەمان بازۆ کە دەدێت بە تورکمان لەناو تورکمانەکانە دەدرێت بەبەرەی تورکمانی یاخود لایەنی دیکە. بەڵێ کە ئەم پۆستە گرنگە کە پۆستێکی سیادیە لە پەرلەمان کە جێگری دووەم بدرێت بە پێکاتەی تورکمان کە لە ئێستادا سکرتێری پەرلەمانە لە پەرەوی ناخۆی پەرلەمان کە لە خولی ڕابردوو گۆڕانکاری کرا بووە جێگری دووەم، بەڵام پێویستی بە یاسا هەیە، لە یاساش دەبێت لە پەرلەمان هەموار بکرێتەوە کە ئەمە بکرێتەوە بە جێگری دووەم. لێرەدا کە سەرۆکی پەرلەمان بۆ برادرانی یەکێتێ، جێگری یەکەم بۆ برادرانی پارتیە کە جێگری دووەمیش بۆ پێکاتێ تورکمانە. ئێمە تاکە ئێستا لە نێوان لایەنە سیاسەکانی تورکمان ناو پەرلەمان هیچ اتفاقێکی سیاسی نەکراوە لەسەر ئەم پۆستە. ئەم پۆستە کە پێویستی بەوە کە دەبێت نێوان فراکسیۆنە تورکمانەکان ناو پەرلەمان دەبێت ئیتیفاق بکرێتون. ئێمە ئەوە بە شێوەیەکی ڕسمی کە وەکو جەبهەی تورکمانی ئێمە هیچ کاندیدمان نابێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان. ئەمە زیاتر داوامان کردووە کە دەبێت تورکمانەکان کە لە دەرەوە پەرلەمانیش لەناو حکوومەتی هەرێم بەشدار بن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمدا لە پۆستە سیادەکان بێت و یا خەدەمی بێت و یان وەزارەتێک وە دەستەیەک تابێت بێ بۆ کاروباری پێکاتەکان لەناو ئەنجومەنی وەزیراندا بێتن. ئێمە تاکو ئێستا لەوانەیە چەندە کاندین هەیە تاکو اتفاق نەکراوە، لەوانەیە بەیانی لەناو هۆڵی پەرلەمان یەکلا بێتەوە ئەم کاندیدا. ئەمەش پرۆسەیەکی زۆر تەبیعی و ئاساییە کە ئەگەر اتفاق نەکرا زۆر تەبیعیە کە لەناو پەرلەماندا هۆڵی پەرلەماندا بە هەڵبژاردن ئەمە یەکلا دەبێتەوە. لەوانەیە لە دوو ولا سێ کاندید هەبێت بۆ ئەم پۆستانە ناو پێکاتی تورکمان. بەڵێ پێشتر قسە زۆر قسە لەسەرەوە دەکرا مەسەلەن بەشێک لە ئەو لیستانەی کە بە ناوی پێکاتەی تورکمانە تا مەسەلەن پێکاتەکانی تریشەوە هەیە لیستی دروستکراون، یعنی بەڕێزشی دەڵێەوە کاندیدتان نابێت. ئەمە نزیک نین لە دەسەڵاتە و کاندیدانەی تر کە دەبن بۆ سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان. یعنی ئەم پۆستە گرنگە کە یەک لە پۆستەکانی سەرۆکایەتیە دەبێت ئەو ئەندامە بەڕێزە ئەو ئەندام پەرلەمانە کە لە پێکاتی تورکمانێکە ئەچێتە ئەبێتە ئەندام لەم دەستەی سەرۆکایەتە دەبێت بێلایەن بێت و دەبێت و پشتیوانی وایە محافظەی لە بێلایەنی خۆی بکات و نەبێتە تەڕەف لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە نێوان پارتی ئەو سرعە مەسەلەن یعنی لەوانەیە لە داهاتوودا زۆر کێشەی سیاسی بێتن لەناو پەرلەمان. یعنی ئەمە نابێ ئێمە وەکو پێکاتە ببینە تەرەف لەبەرەوەی ئێمە دەبێت تەوازنی سیاسی لە نێوان ئەم پێکاتانە لە نێوان فراکسیۆنەکاندا بەڕێک و پێچی ڕابژێت و بۆی نەبینە کە تەرەفێک لۆلایەک و لۆلایشتر. لێرەدا کە بەشداریکردنی تورکمانیش لە سەرۆکایەتی ئەمە خۆی لە خۆیدا گرنگە. ینی بەشداری نەکردنی ئێمە وایە
کاندیدمان ئەمە شتێکی زۆر تەبەی وەرچکە ئێمە پێشترش ڕامانگات بوو ئێمە دەمانەوەی کە لە دەرەوەی پەرلەمان لە ناو حکوومەتە بەشدار بین لێرەدا دەبێت وتم کە دەستەی سەرۆکایەتی گرنگە و بەشداریکردنی ئەم لایەنانەش دەبێت نەبنە تەرەف لە دەستەی سەرۆکایەتی چکە دەستەی سەرۆکایەتی کە گرنگە لە پەرلەمانی کوردستان ئەم سێ بەڕێزە کە سەرۆک و جێگری یەکەم و جێگری دووەم کە دەتوانن کە بەرنامەی کار لە پەرلەمان بە ئیمزای ئەم سێ برادەرە ئەبێت و پرۆژەکان کە دێتە ناو پەرلەمان بە ئیمزای ئەم سێ برادەرە ئەبێت و لەبەرەوەی لێرە تەوازنی سیاسی گرنگە بە تایبەتی بۆ ئەو ئەندامە کە لە پێکاتەی تورکمانە نەبێتە تەرەفمێنەوەن ئەم لایەنە سیاسیانەدا. بەڵێ زۆر باش زۆر بە کوردی سەبارەت بۆی کە ئێوە پێنج کوردستانە ئێوە کو تورکمانەکان ینی ئێوە کە بەشداری ناکەن خاوەنی کورسیەکردن ئەو چوار لیست بڵێن سێ لیستەکەی تر کاندیدیان دەبێت هەمویان من وا بزانم ئێمە سێ لایەنی ئەساسینە ینی سێ لایەنی حزبی لە ناو فراکسیۆن وەکو حزب سێ لایەنی حزبە و لیستێکی تریش هەیە من وا بینم کە دوو فراکسیۆن یانە دوو قوارە کاندیدیان دەبێت ینی تا کوێستا دوو برادەرمان ئیعلانیان کردووە کە کاندید ئەبن بۆ ئەم پۆستە تا کوێستا ئیتفاق نەکراوە ئێمە زۆر کە ئەوە پێشوازیمان لەوە کرد کە ئیتفاقێکە بێتن کە بە یەک کاندید بەشدار بین لەم پرۆسەیە کە بۆ بە یەک کاندید بێت کە لەوانەیە بێسر دەبوو یەک ڕێزی و یەکبوونی لایەنە سیاسی تورکمانەکان ناو پەرلەمانی فشان دەدا بەڵام بەداخەوە نەگەیشتنە ئیتفاقر بەڵام کە لە هۆڵی پەرلەمان ئەمەش مەسەلەیەکی دموکراسیە و پرۆسەی زۆر عادی و تەبیعیە کە لە ناو پەرلەمان یەکلا بکرێتەوە. سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێزت کە ئەزت سەبارەت بۆی کە زۆر جار مەسەلەن باز لەوە دەکەی کە کەرکووک داگیر کراوە بۆیە بۆسەرانێک لە ئەندامانی ئەنجومەن ناگەڕێنەوە. وڵ هەجا هەر کەسێ تەحلیلێکی خۆیەیە خۆ ڕەنگە بڵێنیش مووسڵش داگیر کراوە و ئایا ئەمەندان بەرلەمانەکان گەڕاونەتەوە نەگەڕاونەتەوە گەڕاونەتەوە مووسڵ چۆن نەگەڕاونەتەوە هیچ خۆیان نەکەن هەمووی دەوامن ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کورد لە مووسڵ گەڕاونەتەوە بەڵێ ئیشی کاری خۆشیانەکەن باشە ئەوە شنگال بەبێ شەڕ و شەریتیان نەکرا و چۆر کرا و لە مەخمور و دیبەگە و کوێ ئەم شوێنانە هەمووی بۆچی لە شوێنێ غەفور ڕەحیم بیت و لە شوێنێ شەدید العقاب بی بڵێ ئیلا کەرکووک کاکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەفلیج کراوە سەبەبی ئەوەیە ئەو برادەرانە نەگەڕاونەتەوە. باش ئێستا پەرلەمانی کوردستان 330 و چەند ڕۆژە ئەوەش ئەفلیج بووە. باشە ئێمە هەر ئازابین موسساتی دیموکراسی و تەشریعی لە وڵاتە و ئەوەی دەستمان پێ بکە ئەفلیجی بکەین و دایبینین و چاوەڕوانی وەحی بکەین ئەمە چۆن وابێ ئەیمن لە چۆن لێمان قبوڵەکە خەڵک بە خۆشەویستیەوە چۆنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگیدا لە پێناو فراهەمکردنی وەزعی ئەم وڵاتە لە پێناو نەمانی ئەو سیاسەتە زۆرە بدەیکەوە ڕاتب خەرکیان لەبڕی لە پێناو وەزعەکان هێور بێتەوە تۆ لەسەر کۆمەڵە شت کەوا بۆ ئاگاداری جەنابەت بە حەزەکەم بزانی لەم من بەرەوە لە دەستوری عێراقا ئەڵێ زۆر کە گەورەترین قایمە چی حکوومەتی لۆکالی بێ چی حکوومەتی اتحادی بێ ئەی بۆچی شیعە حەق بخۆیەدا تەشکیلی حکوومەتەکانەکە و کەسیش ناتوانێت بڵێ ئێمە نین لەبەرەوەی زۆرینەی قایمەکەیە گەورەترین قایمە یەکێتی نیشتمانیە تۆ بە زۆر بڵێ نابێ ئەبێ من محافزدانێم تۆ بە زۆر بڵێ من ئێستا باز دەکەێت کە ئێوە پارتی سێزداندامی ئەنجومەنی هەیە لە کەرکووکە ئێوە شەشاندامن وایە چاوە گۆڕان بووە لەکان ئێمە ڕۆیشتۆ بۆ تەوەزیر یان لە شوێنێکی کا یان نەماوە لە ئەندام بەرلەمانە من ئێستا خولێکی بەرلەمان هاتووە تا پێش باسی ئەواکەم خولێکی بەرلەمان هاتە پێش ئێزانیش دەڵێن بەخولی پەرلەمان پەیوەندی و پارێزگاوە نییە نانا شتیوانیە هەمووی دەنگدانە و دەنگ هاتووە ئێمە بۆ پەرلەمانی قایمەیە دروست کرا کە پێ ناقایمەی برایەتی یەکێتی نیشتمانی و پارتی دیموکرات و وەکو یەک
دەنگیان بە تەسەلسل وەکو یەک تێگەی و یەکگرتووی ئیسلامی سێ ئەندامیان هەبووە، حزبی شیوعی دوو ئەندامی هەبووە بە دانراوە کە ئەم دوو ئەندامەمان هەبێ، ئەوانیش هەردوو لامان وەکو یەک. ینی پێش چەند بە چەند من 2000 وەکو یەک بوون، ئێمە 26 ئەندام بووینە. 26 ئەندامەکە سێی یەکگرتووی ئیسلامی و دوو حزبی شیوعی ئەو دواکەی هەموو لایەنەکانی بۆچی قایمەتە تاخی برا عربمان لەگەڵا بووە، ئێمەش و برایانی پارتیش عربمان هەبووە، ئاشکرد و ئاشووری لەگەڵمان هەبووە، کرسان ئوستاد ئاشور و ستسویلا سلڤانە ئەمانە لەگەڵمان هەبوونەوە، لیستی هەموو برایەتی بووە وەکو یەک بووە. بەڵام کاتێک کە ئێمە جەماعەتمان ڕۆیشتووە بۆ بەرلەمان بۆ جێگایەکی تر، ئەمانە شوێنەکانیان یانستا ئێمە باسەواکەی ئێمە عەلی ساڵەیی نەخۆشە و لە ئەمریکایە، ئەمە معنایەوە نییە ئەوان زۆر ئێمە کەمین، ئەوەی وەزعەکەی ئێمە ئەوای لێ بە وەکو یەک بۆ لیستی برایەتی بووە، خۆمان حکوومەتەکەمان پێکێناوە، ئەمە ئەوها بووە. باشە، بەس ئێستا زۆر ئێوە تەرکیز لەسەر دانانی پارێزگار دەکەنەوە. این پارێزگەر چی لە دۆخی خەڵکی کەرکووک دەگۆڕێت؟ زۆرە گۆڕێت. پارێزگا کاتێک کە ئەدرێتە کورد کۆمەڵە شت کراوە بەغەڵەت کراوە لەبەرەوەی اتفاقەیەکەی ئەویدار مەناتق متەنازع دێ، یان ئەو منتیقانەی لە سەرەکان، ئەو ئیسە ناوی دێنراوە منتیقەی ئازاد نەکراوەکان، ڕزگار نەکراوەکان، ئەمە کۆمەڵێ ناوە حکوومەی ناوەند لەگەڵ حکوومەتی هەرێم بەڕێوەی بن لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی عسکەریەوە تا مادەی ١40 جێبەجێ بێ حەزم ئەو واقعاکرێ بەو شێوەی شەکانە ڕوە. کاتێکە محافظ هین کوردەبێ گەورەتری قایمەیە لە تورکمان و لە عەرەبیش زۆرترە، لەبەرەوە ئەوە چۆکی لە دەستورە گەورەتری قایمە تەشکیل هیچ ئەبێ هەر کەسێک بێ ئەبێ پارتی دیموکرات دەستخۆشیمان لێ بکە کە ئێمە ڕوبڕووی ئەوە بوونەوە خەڵکەی وت کورسیەکیش نایانێ کورد، ئەو واقعەمان پوچەر کردەوە و ئێمە خاوەن قایمەیەکی حازرە گەری سوپاسمان بکەن و بە یەکەوە لە کەرکووکە وەکو جاران لەگەڵ برایانی یەکگرتوو کۆمەڵ و چێ لە ناوەندان دەسا شتێکیان بدەرێتێ و بەشدار بین، هەمومان دڵخۆش بین بە شارەکەمان کۆمەڵێک بمبوون. کۆمەڵێک گۆڕانکاری کراوە، ئێمە ئەبێ هەمومان کۆمەڵێ بە بڕیاری هەموو مەکەونەکان ئەوەی لە خزمەتی کەرکووکان دەبێ ڕەنگە تورکبەرا تورکمانەکان و عەرەبە ڕەسەنەکانیش دەنگ بدەینکەوە فۆرمی بایعی و نەقڵکردنی خەڵک و گۆڕینی تۆمۆگرافی شارەکە ئەبێ ئێمە هەمومان یەکدەین و هاوڕانیش بووە گەداری برا تورکمانەکانیش وەکو ئێمە ئازادکردنی ئەو زەویانەی جارێکی تر چوونەتە سەری و ڕێگایان پێ نەدرێ و ئێمە هەوڵێکی جدیماندا لەگەڵ بەڕێز سەرۆک کۆمارە کە ئەو ئەرزانە وەکو خۆی جاران لە پێش 16 ئۆکتۆبەرە چۆن بووە ئەوها بێ تاپۆ خاوەن تاپۆکان ئەبێ بەبێ قەید و شەرت بگەڕێتەوە بە خاوەنەکانی. ئەمە زۆر مهمە، بە 3 کەس و 4 کەس ناکرێ، ئەگەر لیستی برایەتی هەمووی بواە ڕێگە نادرا. ئەمە بەو بۆیەتی مادەم ئەگەر پارتی نایەتە پێشەوە لەگەڵ پێکاتی تورکمان لەگەڵ عەرەب بۆ پارێزگارێک داناین. ئێمە ئەوەمان لە کردووە ئیتیهامانەکەن ئەڵێن جارێکیان کۆبنەوەیەکمان کرد وتیانەوە ئەوان لەگەڵ لایەنەکانی ترە خەریکن ڕێکەکەون پارێزگار دانێن، ئەوان ناکەین. بەڕاستی ئێمە نامانەوێت شتێ بکەین کە لە کەداری کوردایەتی لە کەرکووکە بێت و شەرخێ لە بینی ئێمە و برادرانی پارتیا دروست بێ. ئێمەمانەوێت خۆمان خۆ بە خۆمان چارەسەری کێشەکانمان بکەین، دانیشتن بکەین لەسەر مێز. ئەم ئەوەی بەرژەوەندی ملەتەکەی بێ ئێمە بەڕاستی ئەگەر ڕێکەوین ئێمە براوا بین، بەڵام کە بدۆڕۆین هەمومان دۆڕاوین. ئەرێ هەر هەمومان تەنازول لە پێناو کەرکووکە لە پێناو ملەتی کووردا هەر یەکە تەنازول بکە لە کۆمەڵە شتی لەبەر خاتری میلەتەکەمان شەڕێکێتی نیشتمانی تەنها بۆ نییە کە وەکو دەستکەوتێکی حیزبی پارێزگارەکە وەربگەی چۆن نەخێری خۆ ئێمە پارێزگاری کەرکوومان بۆ و
کۆمەڵە شتمان کردو من جارێکی ترش ئەوەی لە کەرکووکە کراوە لە سلێمانی شانیە لە سلێمانیە باسم کرد لە کەناڵێکی ترەوە لە کەیێنێنەوە وتم لە وەختی مەلەکیە 200 بۆ کراوە برادری وتی هیچ نەکراوە لە کەرکووە وتم بۆی سخاوەن گەورەترین 400 دەین و تەسمیمی ئەساسیمان بۆ 800 ماوەتەوە بەڕێز دکتۆر عەبدولەتیف وەزیری ڕێی بوو ئێمە لێرەوە من سپاس یەکەم کە ئەو دەورەی بینی هەموو شتەکانی کرد باشە بەس نەوتەکەشی پاداتەکەی براوە بۆ خەڵکی نەوتەکە براوە داهاتەکەشی براوە ئەو وەختە کە براوە خەڵکێکی تر لێوێ بۆ بردوێتی نەکو بخەنە پای ئێمە هەمووی وەکو یەک بردوێتی ناڵێم هیچ کامران نەی بردووە بەڵام وەڵایی خۆشیان نەیانزانەوە دەسەڵاتی ئەم هەرێمە چەندێکە و چۆنە بەبێ پرسوڕە ئەوانە کراوە و دوور بووە لەوەی لەسەرەوەی کە نەوتی کەرکووک تاڵان کراوە نەوتی کەرکووک باس تاڵانی ناکەین ئێمە تاڵ باشە کە بەغاش بردێتی بۆ خۆی شتێش نازانین بۆ کوێوە مانایەوە تاڵان یەکە نەخێر کاکە ئەوە ئەو وەختانە براوە کە وەختی پێشمەرگە هاتە ناو بۆ دژایەتی کۆمەڵێک نەوتەکە کەوتە دەستیان خۆ کەس نازانێ ئێمە چی کراوە براوە چۆنیان بردووە بڵێن تاڵانی بووە نابێ بوو ئەو مستەڵەحات قورسە سپاس دەکەم کاک ئایدن کاتمە زۆر کەمەوە سەبارەت بۆی هۆکاری چیە وەکو بەرەی تورکمانی دەتانەوێ لە حکوومەت پۆستێک وەربرون لە پەرلەمان پۆستان نەوێ یعنی ئێمە کە پەرلەمان کە دیارە دەستگایەکی یاسادانانە ئەمە بە هەڵبژاردن ئەکرێت و نوێنەرایەتی ئێمە لەناو پەرلەمان وجودی هەیە لە عینی کاتیشدا کە دەبێت لە دەرەوەی پەرلەمانژ ناو حکوومەتی هەرێمیش نوێنەرایەتی پێکاتەی تورکمان لە ئەنجومەنی وەزیران لە بە پۆستە سیادەکان و بە پۆستە خەدەمیەکاندا دەبێت بەشدار بێت بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینەی تورکمانیش لە ناو حکوومەت تا بێت و کە بتوانێت بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی کارا و ئەکتیڤ خزمەتی هەموو خەڵکی و هاوڵاتیانی هەرێم بکات. بەڵێنتان پێدراوە بەشداری بکەن یاخود بڵێن گەر بەشداری بکەن چ پۆستێکتان پێدەدرێت وەکو بەرەی تورکمانی؟ ئێمە تاکو ئێستا کە بڕیارەمان داوە کە بەشدار بین لە حکوومەتە بەڵام کە لە مەرحەلەی دووەم لە قۆناغی دووەم لەوانە تاکو ئێستا کۆبنەوەکانی دەست پێ نەکردووە بۆ تەشکیلی کابینەی نوێ زیاتر لەسەر پەرلەمان کە لە ئێستا کۆبنەوە و دانیشتنی پەرلەمان هەیە باش ئەم کۆبنەوەی 18 شوبات کە کۆبنەوەی تر دەست پێ دەکات ئەویش کە بە تەشکیلکردنی کابینەی نوێی هەرێمی کوردستانە ئەو کات قسە و باسی لەسەر ئەم مەسالانەش ئەکرێت. بەڵێ ئەی سەبارەت بە کەرکووک ئێوە پێتان وایە کێشەی کەرکووک کە ئێستا لەسەر پارێزگارەکەی بە دیاریکراوی بە مافی یەکێتی دەزانن یاخود بە مافی پارتی دەزان لە کەرکووک بدرێ بە پارتیانی یەکێتی؟ کەرکووک پێش هەموو شتێک دەبێت کە ڕێککەوتن هەبێ یانە بەبێ ڕێککەوتن کەرکووک پرسەکان سارسەر نابێت ئەمە نزیکەی ماوەیەکە کە بینیمان کە سیاسەتی ئەمرواقع و سیاسەتی تاکلایەنە و ئەمە هیچ کاریگەری باش دروست نەکرد لەسەر ڕەوشەکە لە ئێستادا دەبێت پێکاتەکان بە تایبەتی ئەم سێنەتەوە نوێنەرانی ئەم سێنەتەوە دەبێت بۆ بەرژەوەندی گشتی خەڵکی کەرکووک ئیتیفاق بکەن و ڕێککەوتن بکەن باشترە لەوەی کە لە ئێستادا زیاتر بکەوێتە ژێر کاریگەری حەزبیدا لەبەرەوەی ئەم ڕەوشانە ئەو پرسانە بکەوێتە ژێر کاریگەری حەزبی زیاتر ڕەوشەکە بەرەو ئیتیجایی تر ئابات و لە ئێستادا گرنگە کە هەموو پێکاتەکان بەشدارمن لە ئیدارەی کەرکووکتە لە بەش گوتم کە پۆستەکان دەبێت بە شێوەیەکی یەکسانی و عادلە دابەش بکەن لە نێوان پێکاتەکاندا. بەڵێ وەڵامێکی دیبلۆماسی داینەوە کاک ئایدن بەس زۆر بە کورتی پێناچێت کۆبنەوەکانی ئەنجومەن بەم زوانە دەست پێ بکاتەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێناچی بەم زوان دەست پێ بکاتەوە ئەگەر کۆبنەوەکەی سپێکە بەرە زووتر کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای دەست پێ بکاتەوە ئەمە ئەنجومەن کە ئەنجومەن گرنگە لە ناو شاردا لە ئێستادا دەبێت پێکاتەکانی ئەم شارە ئیتیمامی بە کۆبنەوە بدرێت و بۆ ئەوەی تەوافق لە ناو ئەنجومەنەکە دروست بکرێت و کە کۆبنەوەکان بکرێت و لە کۆبنەوە نەکرێتن لەبەرچی کۆبنەوە نەکرێتن پارێزگای
کەرکووکە بە ڕێگای خەڵک هەڵبژێدراوە دەبێت کۆبنەوەشی هەبێت. بەڵێ سوپاس دەکەین ئێکاگازە زۆر بە کورتی پێدەچێت بەم زوان دەست پێ بکاتەوە ئەنجومەنی کارا بکرێتەوە کە بەرز دەڕێ سپەی کۆبنەوەکە ناکرێت. تەوزیح بدەم کاکەش باسی ئەوەی کرد ئێمە کۆبوونەوە هەچ وەختێ پێویست بۆ دانیشتینە نسابش قانون نەبێت لە ئەنجومەنی پارێزگا کۆمەڵە شت بۆ نمونە ئێمە راپۆرتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گەیانمانە بەڕێ سەرۆ کۆمار و گومرکەکە لابرا کۆبنەوەی دایمیمانەیە بۆ دانیشتن لەگەڵ محافزە کە دانشین برا تورکمانەکان لەگەڵمانن ئەچین لای کۆمەڵێ شت هەیە لە ڕوو پاکخاوێنی شارەوە لە ڕووی کۆمەڵە شتەوە لە ڕووی مەوضوعی موەلیداتەوە کارەباوە ئێمە لەگەڵیا بووینە و خۆیان دوو ئەندامی ئێمە ئەندامێکی تورکمان دروکوانێکی کورد لەگەڵیا بوونە بۆ لای هەموو شوێنەکان چارەسەری کارەبا بکرێ موەلیدەی موەلیدەیەکی تازەی بۆ تازە نازم زۆر ئەمپێرێکی زۆر باشە دراوە بە ئێمە ئیشی یانیوان نەزان ئەنجومەنیش ناکە بەڵام نساب قانونی نابێت کە ئێمە بە کامیرە و وەکو جاران و تەرتیباتەکە بکەینە نەوەستاوین و ئیش بە ئەنجومەن ئیشکارەکە خۆیەکە. زۆر سپاس بۆ بەڕێزان ئازاد جەباری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ستودیۆی سەرکێڕوار لە هەولێرەوە ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی و سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینیرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.